سەداژنی فریودا و دەست بەسەر کرا. پۆلیسی راپەڕین بڵاوی کردوێتەوە کە هێزەکانیان لە نەهێشتنی تاوانی پشتەر کەسێکیان دەستگیر کردووە کە ماوەی چەند ساڵێکە هەستا بە فریودانی ژنان. ئەمە لە کاتێکایە کە وێنەی خەڵکی تری ناردووە بۆ ئەم ژنانە بۆ ئەوەی کە نەناسرێتەوە. هەستاوە لە پەیجەکان ڕکلامیەوەی کردووە کە گوایە ژنان دامەزرێنێت لە بەشەکانی سکرتێری پزیشکی یاخود دیاریدەری دەرمانسازی لە کاتێکا خۆی هیچ شتێک لە پزیشکی و لە تەندروستی نازانێت. لە ڕێگەی واتساپ و ڤایبەر و سناپچاتەوە قسەی لەگەڵ ئافرەتەکان کردووە و فریوی داون وێنە و زانیاری کەسێتی پێناردوون بێجگە لەمانەش هەنێکات پارەی لە ئافرەتەکان وەرگرتووە. ئەمڕۆ ئەو کەسە دەست بەسەر کراوە. ئەم کەسە دانی بۆ داناوە کە لە ساڵی 2019 خەریکی ئەم کارەیە خەریکەکە ژنان خەڵەتێنێت لە کاتێکدا کە مۆبایلەکەی دەست بەسەر کراوە بینراوە کە وێنەی کۆمەڵێک لە ژنی تێدایە کە بێجگە لە وێنەکانیان زانیاری کەسێتی تێدایە و هەڕەشەی لێکردوون کە پارەیان لێوەربگرێت. لە دوایەوەی کە دانی بە تاوانەکەیان ناوە ئێستا ئەو کەسە لەلایەن پۆلیس دەست بەسەرە.